دەڕۆژی چارەنووسساز ئایا دەستپێشخەریەکەی یەکگرتو دەگات بە ئەنجام تەنها کەمتر لە 10 ڕۆژ لە بەردەم ئەو دەستپێشخەریە ماوە کە ئەمینداری گشتی یەکگرتو بۆ پێکێنانی یەکێتی و پارتی خستیە ڕوو تاوەکو ئێستاش هیچ ئاسۆیەک بۆ ڕێکەوتن و تەنانەت کۆبوونەوەی ئەم دوولایەنە نییە. لا میدیاکانیشەوە هێرشی میدیایی ڕانەگیراوە کە پێشمەرجی دەستپێشخەریەکەی یەکگرتو بوو. دوێنێ بافڵ تاڵەبانی جەختی لەوە کردەوە نیوەی حکوومەتیان دەوێت ئەمڕۆژ بەرپرسانی پارتی ڕەتیان کردەوە بەوە ڕازی بن لەبارەی ئەوەی بۆ ئەوانیش هەوڵی نزیککردنەوەی لایەنەکانی دەسەڵات نادەن. عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری ڕایگەیان شتێک ناکەین ئەنجامەکەی دیار بێت. ڕۆژی 7 ئایار ئەمینداری گشتی یەکگرتو دەستپێشخەریەکی ڕاگەیاند و ماوەی 1 مانگیشی دیاری کردبوو بۆ کاراکردنەوەی پەرلەمان و هەنگاوی پێکێنانی حکوومەت. هاوکات دوێنێ قوبات تاڵەبانی ڕایگەیان لە ئێستا لە هەرێمی کوردستان دوو ئیدارەیی هەیە. هەوڵەکانی ئێمە بۆ ئەوەیە بیکەینەوە بە یەکیدارە بەڵام پێویستە حکوومەت بە شەراکەتی ڕاستەقینە دروست ببێت. میدیای پارتیش هەرزوو بە ناوی چاودێرێکی سیاسی ڕایگەیان حکوومەتی نوێی هەرێم دەبێت بە شێوازێک پێک بێت تعبیر لە ئیرادەی خەڵکی کوردستان بکات نەک مەزاجی ئەموو ئەو یان بەرژەوەندی حیزبێک یان تاقمێک. تۆ پێت وایە ئەم دەستپێشخەریەی یەکگرتو هێشتا دەرفەتی سەرکەوتنی مابێت؟